لە ڕووی زانستی و پێی دەوترێ زۆنکی کە لە ئینگلیزیدا تێکەڵی ناوی دۆنکی و زێبڕایە میکسی هەردووکیان تێکەڵی هەردووکیان پێی وتراوە زۆنکی. هەمومان بابەتی موتوربەکردنمان بەبەرجێ کەوتووە. ئەگەر بمانەوێت لە ڕووەکدا پرتەقاڵێکی سوور بەرهەم بێنین لەگەڵ هەنارێکدا موتوربەی دەکەین. ئەمە لە بابەتی ڕووەکدا، بەڵام تا ئێستا لە ئاژەڵدا بابەتی موتوربەکردن لە عێراق زۆر دەگمەن بووە. ئەمڕۆ لە باخچەی ئاژەڵانی هەولێر حاڵەتێکی دەگمەن و ئاژەڵێکی موتوربەکراو لەدایک بووە. من بۆ مەبەستە دەمەوێت پزیشکی ڤێرتێرنەری باخچەکە بدوێنم. دکتۆرە سڵاوت لێبێ، ئێوە تا چەند ئامادەکاریتان کردبوو بۆ حاڵەتە یاخود ئاگداری و حاڵەتە بوون؟ سڵاو لە بەڕێزیشت بە خێر بێ. بەڵێ خۆمان لەبەر نەبوونی ئەوەی کەرەکێوی نێرمان نەبوو تێکەڵمان کرد لەگەڵ ئەسپی زێڕی گۆڵدن هۆرس پێ دەڵێن. لە میانەی ئەوە پرۆسەکە ڕوویدا کاتێک کە بەیەکەوە تێکەڵ ببوون. بەڵێ ئەو ئاژەڵی لەدایک بووە دەتوانین چ ناوێکی لێ بندرێت لە ڕووزانست؟ لە ڕووی زانستی و پێی دەوترێ زۆنکی کە لە ئینگلیزیدا تێکەڵی ناوی دۆنکی و زێبڕایە میکسی هەردووکیان تێکەڵی هەردووکیان پێی وتراوە زۆنکی کە ئاژەڵێکی دەگمەنە و لە کەم وڵاتێ و لە عێراقدا بەس لە باخچەی ئاژەڵانی خۆمانەیە ئەربیلزوو و لە چەند وڵاتێکی تریش لە دەرەوە هەیە. بەڵێ تەندروستی دۆخی تەندروستی ئاژەڵەکە چۆنە با بڵین، یاخود ئەسپەکە و زێبڕایەکە؟ تەندروستیان زۆر باشە، زۆر ئاساییە، هەروەکو هەر بێچکە ئەسپێکی ترکە لەدایک بوو بە هەمان شێوەی ئەو بە هیچ کێشەیەک لەدایک بوو ئێستاش تەندروستیان زۆر باشە. بەڵێ ئێوە شوێنی تایبەتتان بۆ ئەو ئاژەڵە دابین کردبوو بۆرە لەوەی لەدایک ببێت؟ بەڵێ پێشوەختە کە کاتی پرۆسەی سکپڕیەکەی ئێمە خۆمان دەمانزانی کە سکپڕە و ئەوانە ڕۆژانە سەردانمان دەکرد لەگەڵ نزیک بوونەوە لە کاتی لەدایک بوونی شوێنی تایبەتمان بۆ دانان بۆ دایک و بەچکەکە ئێستا بۆ ئەوەی دوور بێ لە ئاژەڵەکانی تر و بێ ئەوەی هیچ زەربەیەک و هیچ پێکدادانێکە بێ لە نێوان ئاژەڵ و بەچکەکە و هەمدایکیشیان و زەرر نەگەێنێ بە هیچ کامێکیان. ئێوە دەتوانن پێشببینی شێوەی ئاژەڵەکە بکەن، شێوە و ڕەنگی چی بەسەر دێتن؟ خۆی ئێستا گۆڵدنە هەروەکو باوکەکە، بەڵام لە سێمانگی داهاتوو خەتەکانی هەروەکو زێبرا دەردەکەوێت، ئەگەری زۆریشیە تەنها لە قاچەکانی دەرکەوێت، بەڵام ئێمە چاوەڕێ دەکەین ببینین ئەگەر جیاوازێکی هەبێ لەگەڵ ئەوانەی دەرەوە و بەڵام لەو باوەڕەدام زیاتر لە قاچەکانی دەرکەوێت و ئاژەڵێکی زۆر دەگمەنە و لە کوردستان و لە عێراقدا بوونی نییە. بەڵێ دەست خۆش بێت دکتۆرە، ئەوەی جێتان لێ بوو قسەی پزیشکی ڤێرتێرنەری باخچەی ئاژەڵانی هەولێر بوو. ئەمڕۆ بەرەبەیانی ئەمڕۆ حاڵەتی لەدایک بوونی ئاژەڵێکی موتوربەکراو لە نێوان ئەسپێک و کەرەچێویەک لەدایک بووە. لە ئێستادا دۆخی تەندروستی باشە و چاوەڕوان دەکرێت لە سێمانجی داهاتوودا ئاژەڵەکە ڕەنجی خۆی وەربگرێت، بەڵام وەک دکتۆرە ئاماژەی پێدا ئەوان دڵنیانین کە ئایا هەموو لەشی دەبێتە ڕەنجی کەریچێوی یاخود دەبێتە ڕەنجی ئەسپەکە.